پێش وادەی ڕیفراندۆم چاودێرانی سیاسی پێیانوا بوو گەورەترین دەرفەت لە بەردەستی پارتە دەسەڵاتدارەکاندایە تا زەمینە خۆش بکەن بۆ سەرپێخستنی پرۆسەیەکی ئاشتەوایی نیشتیمانی هەمەلایەنە، بەڵام زاڵبوونی بەرژەوەندیە شەخسی و حەزبیەکان بەسەر بەرژەوەندی گشتی و نیشتیمانی ئەو دەرفەتەی لەبار بردو وەکو هەمیشە لە نەدەسەڵاتدارەکان بەرژەوەندی باڵای نەتەوەی یان کردە قوربانی عینادی سیاسی و خواستە کەسی و بەرژەوەندیە حزبیەکان. کۆمەڵی ئیسلامی لە پەیڕە و بەرنامەی سیاسی خۆیدا سربەخۆیی کوردستان ستراتیژێکی نەگۆڕ و چەسپاوە و با پرۆژە و بەرنامەکاری بۆ کردووە و کاریشی بۆ دەکات. هەرە و ستراتیژە نەگۆڕەشەوەی کردووە کە کۆمەڵی ئیسلامی پێیوایە پرسی سربەخۆی خواستی تەنها شەخسێک و حەزبێکی دیاریکراو نییە و خەونی هەموو تاکێکی کووردە. بۆ بەدیهێنانی ئەم خەونەش پێویستە هەمووان لەسەر ئەم پرسە قسەیان هەبێت و بڕیار بدەن، بەڵام ئەو کەسولانانەی کە هەر لە سەرەتاوە بێگوێدانە کۆدەنگی سیاسی و زەمینەسازی ناوخۆی پرسی ڕیفراندۆمیان جوڵاند، گوێیان لە پێشنیاری دڵسۆزانەی لانەکانی دیکەی دەرەوەی ئەو کۆمیتە حەزبیە نەگرت کە بڕیاریان لە وادەی ئەنجامدانی ڕیفراندۆمدا بوو. وێڕای ئەو هەموو تێبینانەی لە سەرزەمینە و وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم هەبوون، دوجار ڕیفراندۆم ئەنجامدرا و کۆمەڵی ئیسلامیش بۆ سەربەخۆی کوردستان با بەڵێ دەنجیدا. لە ئێستادا و دوای بەڕێوەچوونی پرۆسەی ڕیفراندۆم کۆمەڵی ئیسلامی با پێویستی دەزانێت بەرپرسانی باڵای هەرێم لە هەر کاتێک زیاتر با تەنگا شەوای ناوخۆییەوە بن، چونکە نەیارانی ئەزموونی کوردستان هەمویان یەکیان گرتووە و لە دژی خواستی سربەخۆیی گەلی کوردستان وەستاونەتەوە. لاوەها دۆخێکیشدا بەبێ ڕێزی ناوخۆیی مەحاڵە بتوانرێت ڕۆبەڕووی فشارەکان ببینەوە، بەڵام لە جەتی خەم خواردنێکی جددی لە پاراستنی ئەو دەنگانەی بۆ سربەخۆیی کوردستان خرانە سندوقەکانەوە، دەسەڵاتدارانی هەرێم هەر لە بیری بەرژەوەندی تەسکی حەزبی و هەرخەریکی داتاشینی سیناریۆی نوێن بۆ ئەنجامدانی کودەتا، ئەمەش لە دەرەنجامدا بەخراپ بەسەردام و دەستگا شەرعیەکان و لەباربردنی پرسە نیشتیمانی و نەتەوەییەکان کۆتایی دێت. ئەو کاتەی دەوڵەتانی دراوسێ لە بەرامبەر هەڵەی پارتی گەلە کۆمەکی لە گەلی کوردستان دەکەن لە بری ئەوەی ئەو هێزە بێت و ئاشتەوایی سیاسی ڕابگەێنێت و کەچی خۆشیان هەرخەریکی گەلە کۆمەکین لە لانە سیاسی ڕەسەنەکانی کوردستان و هێشتا هەر ئەو سیاسەتە بەڕێوە دەبن. گەر لەگەڵم نەبی دوژمن میت، یان دەبێت لەگەڵم بی، یان نابێ بوونت هەبێ. لەو چوارچێوەشدا فشار و گەلە کۆمەکیەکان بۆ سەر کۆمەڵی ئیسلامی بەردەوامی هەیە و بیاگالەوەی کۆمەڵی ئیسلامی تەسلیم بەخواستی کەس نابێ. کۆمەڵی ئیسلامی پارتێک نییە بەدەستی کەسانی دیکە دروستکرابێ، پارتێک نییە باوکاری ئەوانی دیکە گەورەکرابێ و بنیات نرابێ. هەر کاتێک ویستیان بچووکی بکەنەوە گەر فشاریان خستە سەر تەسلیم ببێ. کۆمەڵی ئیسلامی بەجەختکردنەوە لە هەڵوێستە نەگۆڕەکانی نابێتە پشتیوان بۆ تەواوکاری پرۆژەی هیچ کەسێک، چونکە کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکی دیندارانەی نیشتیمانی کوردستانیە و ڕێگە نادات هیچ کەسێک مزادەی هەڵوێستەکانی بەسەرەوە بکات. لەگەڵ هەموو ئەمانەشدا کۆمەڵی ئیسلامی هێشتا لێک تێگەیشتن و ئاشتەوایی نیشتیمانی بە تاکە چارەسەر دەزانێ و بۆ ئەم پرسەش دەرگای گفتوگۆی واڵایە.